بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد سيد المرسلين وعلى آله وأصحابه وأتباعه وأولياء أمته أجمعين إلى يوم الدين. اللهم فصل وسلم وزد وبارك على منبع الأنوار سيدنا محمد الحبيب المختار وآله الأبرار وصحابته الأخيار، صلاة تحفظنا بها من شر الأشرار وكيد الفجار ومن فتن الليل والنهار. مسلمانانی بەڕێز ڕۆژوانانی ئازیز و خۆشەوی، سەلامی خوای گەورەتان لەسەر بێ لە ئێوارەیەکی تری ڕەمەنگی ڕەمەزانی پیرۆز و بەرنامەی نەسیمی ڕەمەزانە لە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویستدا. بابەتێک کە دوێنێ ئاماژەمان پێکرد بە باسی فەزڵ و گەورەی هەندێک لە سوورەتەکانی قورئانمان ئاماژە پێکرد و یەکێک لەو سوورەتانە سوورەتی فاتحە بوو و وتمان وتارەکە بۆی کە درێژی نەکەینەوە، کۆتاییمان پێێنا بە ئەمڕۆ ئینشاءالله بۆ تەواوکردنی بابەتی دووەم لە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویست دادەین ئەبین ئینشاءالله. وتمان سوورەتی فاتحە گەورەترین سوورەتی قورئانە، ئوم الکتابە و ئوم القورئانە، سەبع المەسانیە، شافیە، کافیە و یەکی ناوەکانی شیفایە. جا ئەو حەدیثانەی کەوا ئاماژە بە ئەم ناوە ئەکەن کە سوورەتی فاتحە شیفایە، ئەمڕۆ لە خزمەتی ئێوەی بەڕێزە باسی شیفای سوورەتی فاتحەکەین. ئایا سوورەتی فاتحە حەقەتەن شیفای تایە؟ بەڵێ شیفای تایە. ئەمە دوێنێ ئاماژەمان بەوە کرد کە وتمان قورئان هەمووی شیفایە، چونکە قورئان خوای گەورە ئەفەرمێت وننزل من القورآن ما هو شفاء ورحمة، يعني قورئان هەمووی شیفای دڵ و دەروونە، شیفای ڕۆحە، شیفای جەستەیە بە عەقیدە و بیر و باوەڕەوە. خۆ شیفا لای پەروەردگارە، شیفا نە لای منە، نالای دکتۆرە، نەلای ئەو حرفانەی قورئانیشە، بەڵکو خوا شافی حەقیقیە. بەڵام ئەمانە ئەسبابن، چۆن ئەڕۆیتە لای دکتۆرێک فەحسێکت بۆ ئەکا کۆمەڵە عیلاجت پێ ئەدا، ئەو عیلاجانە ئەبێتە مەسەلەی سەبەبی شیفات. وەک حەزەتی جابیر ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ، پێغەمبەری خوا پێی فەرموو ئەی جابیر ئەلا ئەخبیروکە بخەیری سوورەت نزلت فی القورئان، ئەی جابیر خەبرت پێ نەدەم بە باشترین سوورەتێکەوە گەورەترین سوورەتێک خێردارترین سوورەت کە لە قورئانە وارد بۆ هاتوو نازل بۆ بەمان. حەزەتی جابیر فەرمووی بەلا یا رسول الله صلی الله علیه پێغەمبەری خوا فەرمووی فاتحة الكتاب فيها شفاء من كل داء، سوورەتی فاتحەم بۆ هاتووە کە شیفایە بۆ هەموو نەخۆشینەک، هەموو دەردێک کەوا مردنی تیانە بێت. ئیتر خوای تەبارەک وتعالى ئەی کاتە شیفا و شیفای تا دروستەکات. لە حەدیثێکی صحیحە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم عەبدوڵای کوڕی عەباس بۆمان باسەکە، حەدیثەکە ئیمامی بوخاری و موسلیم ڕیوایەتیان کردووە، سەنەدێکی زۆر صحیح هەیە. أفرميت عبد الله كري عباس كومل أن نفرا من أصحاب النبي صلى الله عليه وسلم مروا بماء فيهم لديغ أو سليم، فعرض لهم رجل من أهل الماء فقال هل فيكم من راق؟ إن في الماء رجلا لديغا أو سليما، فانطلق رجل منهم إلى آخر الحديث. أفرميت كومل الأصحاب نازاري في غمر إخوة صلى الله عليه وسلم رضا رحمة إخوة لهميان به دان بلاي قندك قريك قبيليك عشرتك لو كاتا رئيسي ديك يعني يا قوري ديك يعني يا يكيك لناو ديك لناو آوايك ولا عشرتك. أفرميت لديغ يعني بقزراب بمار بدو بشك يا توشي نخوشين من رعاتيك بوبو يا دسك اللي شوين رابو هاتنا خزمتي أصحابك كاني في غمر إخوة أوان يشتا وقديو منطقة يعني بشوات تسليم الإسلام نبون، بەڵام ئەم ئەسحابەکانی پێغەمبەری خۆیان بینی وتیان ئەی خەڵکە بەڕێزەکە، ئەی پیاوە بەڕێزەکان، ئایا یەکێک لە دیەکەی ئێمە ئەم حاڵەکاتە هاتۆ بەسەریا، ئێوە شیعارێکتانە شیعاری ئیسلام و مسلمانانە، ئایا کەسێکتان تایە دوعایە نزایە پاڕانەوەیە شتێکی لابێ، ڕوقیەکی شەرعی ڕوقیەکی لابێ کە ئەم ئازارە لە گیانی ئەم پیاوە نەمێنێ؟ یەکێک لە ئەسحابی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی بەڵێ من ڕوقەی شەرعیم لایە و ئەتوانم دوعا بخوێنم ئینشاءالله خوا شیفاشی با و ئازارەکە لە گیانە نەیەڵێت، بە تایبەت ئەوەی کەوا ئەڵەن گەزراوە و ئازار لە گیانایەتی. فقرأ بفاتحة الكتاب، بەڵام بەو مەرجەی من سوورەتی فاتحە خوێنم مەسەلا، بەڵام بەو مەرجەی کەوا ئێوە لە مقابل ئەوکو چۆن ئەڵێی سەر قەڵەمانەکەی، لە مقابل ئەم مەسەلە ئێوە چەند سەر حیوانێکمان بنێ سەری بڕنی ئەمەش بیخۆین و لەم شۆڕش و لەم هێز و لەم پیاوانە کە هەمومان کۆ بووینەتەوە خزمەت بە ئیسلامەکەین ومانە ئێمە سەری بڕین و بیخۆین. ئەوانشتیان زۆر باشە، ئێمە تۆ دوعاکە بخوێنە بەسەری ئەگەر چاک بووە چەند سەر داوا ئەکەن بەسەر چاو پێدان دێ.
أفرميت فقرأ بفاتحة الكتاب على شاء فبرأ فجاء بالشاء إلى أصحابه فكرهوا ذلك وقالوا أخذت على كتاب الله أجرا حتى قدموا المدينة فقالوا يا رسول الله صلى الله عليه وسلم أخذ على كتاب الله أجرا فقال رسول الله صلى الله عليه وسلم إن حق ما أخذتم عليه أجرا كتاب الله رواه البخاري. أفرمي هات نقص في غمري إخوة هات أو برزك شو دعاء كيف سراخين سورة الفاتحة كابرات شاك بو آزار لجياني نما وكأنما هر نيش قزرابي وآزار لجياني نبو بيت كهاتو حيوانا كان ينابو قسمتها والله كانوا أصحاب كاني في غمري إخوة صلى الله عليه وسلم أصحاب كاني في غمري إخوة ها والله كاني وتيان والله اما امناكين اما تو كاري خرابت كردو هاتوي لسر قران تجارت كردو بارت ورغرتو حيوانات ورغرتو يما شلون ابي بناي قران كاسب كانوا تجارت كانوا شد بخوين خو ما بشينين ناكري ونابي تا اغرنا في غمري اخوا بو مدينه هاتنو حيوان كان نفر اصحابي في غمري اخوا شنو اصحابي في غمري اخوا زور زور لحرام خوان افاراس تو دور كوتنوا بهرحال أصحاب كانت نقصني في غمري إخوة صلى الله عليه وسلم اشتكان أرزي في غمري إخوة كيروتيان يا رسول الله صلى الله عليه وسلم براسي يكيك لها والله كان إيما شو كارك يا واي كردو دامان بلا قبيليك أو قبيلك براسي نخوشك يعني تيابو قزرابو بماريا بدو بشك هات التكليف عن لإيما كركا إيما دعاء اشتكي عن بسرعة بخين بو أوي كوا شاك بيتوا یەکێک لە هاوڵەکانی ئەمە ڕۆشت سوڵەتی فاتیحای بەسەر خوێند و باش بوو و چاک بوو بەڵام بەو مەرجەی چەند سەرمەڕێکی بنێ ئەویش هاتووە لەسەر چەند سەرمەڕەکەی وەرگرتووە و بە کتابی خوا تیجارەت و بازرگانی کردو ئێمە لامان وایە بەڕاستی چونکە بە قورئانی خوا ئەجر و پاداشی وەرگرتووە قورئانی خوا بەڕاستی نابێ ئینسان پاداشت و ئەجر و سەوابی لە دنیا لەسەر وەرگرێ بەڵکو هەڵگرێ بە قیامەت پێغەمبەری خوا فەرمووی ئەوەی کەوا حەق بێ و ڕاست بێ و وەرتان گرتێ ئەوەیە کە ئەو پاداشتەیە لەسەر قورئان و کتاب وەرتان گرتووە و دەستان خۆش بێ و لە ڕێوایەترا هەتا فەرمووی پێغەمبەری خوا فەضلی بوو لی بسەهمین هەتا بەشی منیش دانێن ئەو سی سەرمەڕە ئەو چل سەرمەڕە کە وەرتان گرتووە سەهمێکیش دانێن بۆ من بە بەشی منیش تابێ لە ڕێوایەترا فەرمووی کولوا وأطعمونا من الغنم لێ بخۆن و بخۆن و لێ و ئێمەش دعوەتکەن و با ئێمەش لێ بخۆین لەو غەنەمانەی کە وەرتان گرتووە جا ئەمە حەدیثێکی سەحیحە کە عولەما و زانایانی ئێمە ئەفەرموون بەڕاستی باشترین بەڵگەیە لەسەر ئەوەی کەوا پێغەمبەری خوا فەرمیەتی سوورەتی فاتیحە شیفایە ئەوە بە قەولی بە فعلی بە تەقریری ئەصحابی پێغەمبەری خوا کردویانە و شیفایشی تیادا بووە بەڵام عەقیدە و بیر و باوەڕیان بە شتەکە هەبووە جا ئەڵێن ئەو سەحابە بەڕێزەی کە خوێندیدی بەسەریا کە ئەمەی بۆ پێغەمبەری خوا باس کردەوە فەرمیێتی ڕۆشتم قوربان من ئەمەم کردووە ئەبوو سەعیدی خوضری بووە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ حتا لە ڕێوایەتە فەرمی پێغەمبەری خواوەندە پێکەنی دانەکانی مبارەکی دەرکەوت فەرمی وما أدراك أنها رقية خذوها واضربوا لي بسهم بەڕاستی بە پێغەمبەری خوا فەرمی ئەمە ڕوقەیەکی شەرعیە و دروستە و باشترین پارەکە وەرگیرا بە لەسەر کتابی خوا و لەسەر ئەم ئەجر و پاداشتە ئەمەیە کە وایە کردوتان و کارێکی چاکە بەشێکیش دانیان بۆ من پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم و لە حەدیثێکترا وارد بووە هەر لەبارەی ئەوەی کەوا سوورەتی فاتیحە شیفایە و هیچ گومانێکتان نەبێ خۆشەویستان و بەڕێزان عەبدوڕەحمانی کوڕی ئەبی لەیلی ڕەزا و ڕەحمەتی خوا لەکە حەزەتی ئوبەی کوڕی کەعبەوە ئەفەرمێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم كنت جالسا عند النبي صلى الله عليه وسلم پێغەمبەری خوا دانیشتە بووین إذ جاءه الأعرابي فقال إن لي أخا وجيعا أفرميت أي پێغەمبەری خوا ئەمە عەرابێ بە پێغەمبەری خوای فەرموو ئەی پێغەمبەری خوا برایەکمەیە تووشی نەخۆشینێکی ناڕەحەت بووە زۆر بێتاقەتە پێغەمبەری خوا فەرمی وەجعەکەی چی و ئازارەکەی چییە فەرمووی بهی لەمەمون پێم وایە لەمەم جۆرێکە لە ئازارێکی تون لە ڕۆحی ئینسانە لە گیانی ئینسانە وەکو بڵێن کە ئابە و نەفسی ئەمانە یا جۆرێک بێ لە جنون و شێتڵی ئەمانە بەرحاڵ نەخۆشینێک لەو نەخۆشیانەی زۆر برای ئەم عەرابەی ناڕەحەت کردبوو پێغەمبەری خوا صلی الله عليه لێی پرسی فەرمی ئازارەکەی ئەو لەمەمەیە کە زۆر ناڕەحەتی کردووە پێغەمبەری خوا فەرمی بڕۆ اذهب فأتيني به بڕۆ براکەت بێنە و وەرەوە جا فەرمی براکەی هێنا لە خزمەت پێغەمبەری خوا داینیشان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەستی مبارەکی هێنا بەسەریا ئەفەرمی عوەذەه بفاتحة الكتاب
پاراستی يعني وەکو بڵێ ئەو نەخۆشی لە گیانی دەرکرد ئاوز بالله من الشیطان الرجیم کرد و ئەم نەخۆشەی پاراست و ئازارەکەی لە گیانی دەرکرد پێغەمبەری خوا بە خوێندنی سوورەتی فاتحە بەسەریا و بە 4 ئاەت لە ئەوڵی سوورەی بەقەرە وآيتين من أوسطها ودو آيات ناوراء سورة بقرة وإلهكم إله واحد وآية الكرسي وسي آيات وثلاث آيات من ختامها وسي آيات أخير مثل سورة بقرة وآياتك لسورة آل عمران كأم صحابة برزك إيقرنا فرميت أظنه يا أحسبه شهد الله أنه لا إله إلا هو أو آياته بيغمبر محمد بسريع كآياتي هجدي سورة آل عمران إن جاء فرمي وآياتي سورة آل عمران إن ربكم الله الذي خلق كآياتي شلوبينجي سورة أعرافك وهروها آياتك لسورة المؤمنين ومن يدعو مع الله إلها آخر لا برهان له به طبعا وهروها آياتك لسورة الجن وأنه تعالى جد ربنا ما اتخذ صاحبة ولا ولدا وأم آيات يشفعن بسري على سورة الجن ودا آيات لأول سورة صافات وسي آيات لكوتاي سورة حشر وقل هو الله أحد معوزتين يشفعن بسري أفرمي فقام الأعرابي قد برأ ليس به بأس رواه أحمد أم حديث إمام أحمد الرواياتي كدو أفرمي بيغمبري خوا أم سورة فاتحة أم آيات عن يشفعن بسر كابراين خوشا كابراي عربية وبراي عربية هستا وسربية كأنما آزار لجيانيا نيو نبوة كواتا خۆشەویستان و بەڕێزان یەکێک لە سوود و قازانجەکانی سوورەتی فاتحە کە ڕوکنێکی لە نوێژەکەمانە کە وتمان کەنزێکە لە ژێری عەرشە وەکو سوورەتی کەوسەر و ئەخیری سوورەتی بەقەرە و هەروەها ئەو ئاەتانێت کە باسمان کرد کەنزێک بوو لە ژێری عەرشە بە هەمان شێوە سوورەتی فاتحە یەکێ ناوەکانی شیفایە واقعەن شیفایە پێغەمبەری خوا بە فعلی ئەنجامی داوە سەحابەکانی کردویانە و ئەو پێغەمبەر نازارە خۆیشی ئەفەرمێت عليكم بسنتي وسنة الخلفاء الراشدين المدينة عضوا عليها بالنواجذ يا أفن أصحابي كالنجوم بأيهم اهتديتم أصحاب كان وەکو سارەکانی ئاسمان باش شوێن هەرکامیان بکەون ئەوەی دادراون کەواتە خوێندنی قورئان بەسەر نەخۆشە و دوعاکردن بۆ نەخۆش ئەمە شیرک و کوفر نییە یان نووسینەوەی لە پارچە وەرەقا و بیخاتە گیرفانی بەنیەتی ئەوەی کەوا خوا شیفای با ئەمە شیرک و کوفر نییە من ڕقیەی شەرعیە و هیچ مشکلێکی تیانە ولا چەند حەدیث صحاواریدە کە پێغەمبەری خوا لەبارەی ڕقیە شەرعیەوە فەرمێت ئەگەر بە ئەسماء الحوسنا بکرێ و بە قورئان بکرێ و بە حەدیثی پێغەمبەری خوا بکرێ لا بەئس به هیچ مشکلێکی تیان نییە ئەولیا و عارفان و خواناسانیش کە ڕقیەی شەرعیان کردووە بە قورئان و بە حەدیث و بە فەرمایشتەکان جوانەکانی پێغەمبەر و سەحابە و صالحین کردویانە و بۆیە کاتی خۆشی بەڕاستی زۆر جارێک ئەو ڕقە شەرعیانە تەئسیری تەواوی بووە بۆ شیفای نەخۆشین بۆ دەفعی بەڵاو مصیبەت بۆ چاو نەفوس بۆ مەسەلەی یعنی هەموو سوڵح و کارە خێرەکان بەڵام لەگەڵ ئەوەشە ئەوەشمان لەبیر نەچێ کۆمەڵێ دز و جەردە و جادوگەر و دەستبڕ و قۆڵبڕ بەناو قورئان و حەدیثەوە یا بەناو دوعا نووسینەوە خەریکی دەستبڕین و قۆڵبڕین و سحر و جادو ئەمە ئەوەش بەڕاستی بە ئاگامان لەوە بێ ئەو دەستبڕ و قۆڵبڕ و ساختەچیانە چ بەناوی قورئان و سونەت و کە ڕۆیتە لایەن ئەڵە قورئان و خوێندەوە سەرمت بە ئابای 75,000 یا بای 100,000 یا ئەمە هەمین و ڕشکێ تێقەڵی کە یعنی ئەمە گاڵتەکردنەکە بە عەقڵی خەڵکی ئەوەنە ئەم دوعا و نزا و پارانەوە کە ئەڵێن ڕقیە شەرعیە خۆی لە خۆیان بەڕاستی هەموو کەسێ ناتوانێت بیکا ئەبێ ئیزنی تایبەتی هەبێت دواتر مەسەلە ئەو کەسە تەقی بێ نەقی بێ لە خوا ترس بێ یعنی بە کوردەکەی دەمی نەجمەدینی ئەوێ دەمی پیاوێکی ساڵحی ئەوێ کە بیخوێنی ئەم سوورەتی ئیخلاس ئەم سوورەتی فاتحە بەڕاستی شیفاکەی خوا تیا دروستکە بەرەکەتەکە خۆی بەرەکەتە بەڵام من کەسێکی بەرەکەتاوی بیخوێنێ و ساڵحێکەوە ڕەحمەتی خوای لێ و نزیکە ئین ڕەحمەت الله قەریب من المحسنین البەرەکەت مع ئەکابیرکم ئەمە بیخوێنە شیفای تایە ئەینا کابرا کردێت و دوکان و بازار و بڵێ دوعا ئەنووسین بە 75,000 و دوعا ئەنووسین بە 100,000 و دوعا ئەنووسین بە دوو وەرەقە ئەمە پێویستە لەلایەنی دەسەڵاتی ئەمانە تەنبیه بکە عاقڵیان کە و سجنیان کە و بوونەتە گرفت و کێشە لە کۆمەلگا و فیتنەیان ناوەتەوە و بەینی عایلەکانە تێکداوە ئەمانە سیحر و جادوگەرن یا ئەوانەی بەناوی قورئان و سونەتەوە کە کابرا باوانکەن و ئەدەن لەژێر قاچی و دەرزیەکەن بە قاچیا و بە سۆندەیەن پیاە جن لە گیانی دەرەکەن و ئەمەش هەردوو تەرەفەکە چ ئەوانەی کە بەناوی قورئان و سونەتەوە یەکەن چ ئەوانەی کەوا بەناوی شێخ و مەشایخ و عیرفان و مەسەلەی ئەمانەوەی کەن ئەمانەی هەر دز و جەردە و قۆڵبڕن ئەوانەی کەوا ئەمڕۆ
دوعاء نووسن یا دوعاە نووسیوە یا سوورەتی قورئانیان کردووە بە وەسیلە و دەستکەلایە کە بەسەر نەخۆشە خوێنە بەڕاستی زۆر دەگمەن و کەم بووەتەوە. ئەو پیاوە ساڵحانە وەکو کیبریتی ئەحمەری لێ هاتووە بەڕاستی زۆر کەمە. بۆیە ئەبێ ئاگاشمان لە خۆمان بێ متەشەیخ و شێخە بەتاڵە و ئەهلی دەستبڕ و قۆڵبڕ و ساحیر و کاهین و جادوگەر و بەناو قورئان و سونەت و ئەوانەی کەوا درۆ ئەکەن بەناوی قورئان و سونەتەوە لەلایەکە خۆیان هجووم ئەکەنە سەر جادوگەر و ساحیرەکان، بەڵام لەلایەکی خۆیان بە قورئان و بە سونەت پارە پەیا ئەکەن و جن لە گیانی خەڵک دەکەن. ئەم هەردوو تاقمە هەردووکیان دەجەل و دەجال و درۆزنن، پێویستە مسلمان عاقڵ و ژیر بن. تۆ ئەگەر خۆشت پیاوێکی ساڵح عاقڵ و لەخوا ترسبی، ئەگەر ساڵحێکی دەست نەکەوە سوورەی فاتحە بخوێنە بەسەرتا، خۆت بۆ خۆت بیخوێنە بەسەر مناڵەکانتە، وەکو عەبدوڵای کوڕی عەباس ڕەزا ڕەحمەتی خوای لەسەر بێ زۆر جار مەسەلە ئەو مناڵانەی کە مناڵی مناڵەکانی خۆی کە زانی بێتی ئەو دوعانەی کە لە سونەتە واریدوە فێری کردوون خوێندویانە بەیانەن ئێواران خوای گەورە لە چاو لە نفوس و لە بەڵام سوێت پارێزاوی کردوون، یا سوورەتی فاتحە خوێندووە بەسەریان نەخۆی، یا بۆی نووسینەتەوە ئەوانەی کە حیفزیان باش نەبوو وەلایان توانێت لەبەریکەن یا مناڵبوون سوورەتی فاتحایە ئەو ئاەتانێک کە بۆ چاوەزار و ئەمانەیە نووسێت و کردی بە شانی ڕاستیانە بۆ ئەوی کەوا پارێزراو بن. کەواتە سەحابەی پێغەمبەری خوا ئەم نووسینیان کردووە. یعنی وەکو ئەرزم کردن تۆش ئەگەر خۆت پیاوێکی تەقی و نەقید ئافرەتێکی تەقی و نەقید لەخوا ترسیت، تۆ خۆشت ئەتوانی ئەوانە بکەی، ئینشاءڵڵا خوای گەورە شیفای تیا دروستەکە و بە عەقیدە و بیر و باوەڕ بیکە، چونکە دڵنیابن بەڕاستی ئەبێ عەقیدە و بیر و باوەڕمان ئاوا بێ، مؤثری حەقی ئەوەی کەوا کاریگەری حەقی و ڕاستیە بێ لە هەموو شتەکانە، لە ڕزق و ڕۆزی، لە شیفا، لە دەوڵەمەنی و فەقیری و هەژاری و بەڵا و مصیبەت و لابەر و هێنانە، ئەبێ عەقیدە هەر خوا بێ، دوعا بێ، قورئان بێ، شێخ بێ، مەشایخ بێ، دکتۆر بێ، ئەبێ هەمووی ئەسبابی عادی بێ. عەقیدە وا بێ دکتۆر شیفای لای پێ کافرە بی، عەقیدە وا بێ بەڕاستی ئەو سوورەتی فاتحە خۆی شیفا دەدا پێی کافرە بێ، ئەبێ بڵێ سوورەی فاتحە سەبەبە شیفاکە خوا دروست دەکات. ئەمە عەقیدە و باوەڕی ئەهلی سونە و ئەشاعیرە و ماتوریدەکانە. ئیتر ئەوانەی کەوا بەڕاستی ئەهلی سونە و جەماعەت تۆمەتبارەکەن بە کۆمەڵە تۆمەت کە خۆیان تیانە مەوجودە تەئسیر بۆ مادیات دانیان و ئەڵەن کابرا ئەگەر لە حیاتە بە تەئسیری هەیە، ئەگەر مە تەئسیر نامێنێ، ئێمە ئەڵێن نە لە حیاتە نە مادا هیچ تەئسیرێک لای کەس نییە، نە لای ڕۆحە نە لای جەستەیە، هەموو تەئسیرەکان لای خوایە، بەڵام تەوەسول هەیە، ئینسان ئەتوانێت تەوەسول بە ئەسماء الحوسنا بکە، تەوەسول بە زات بکە، وەکو پێغەمبەری خوا تەوەسولی کردو بە زاتی خۆی، بە زاتی پێغەمبەران، بە زاتی ساڵحین، بە زاتی سائلین. کەواتە ئەمانە هەمووی ئەسباب و وەسیلەن. عەقیدە و بیر و باوەڕی ئەهلی سونە لەسەر ئەمە مؤثری حەقی شافی حەقی بەس خوایە، ئیتر باقی شتەکانی تر هەمووی سەبەب و هۆکار و هەموو ئەسبابی عادیە. خوای گەورە لە هەموو لایەکمان ڕازی بێ و لە هەموو لایەکمان خۆش بێ و تاعات و عیبادەت ڕۆژی مانگی ڕەمەزانمان لێ قبوڵ فەرمێ و خۆمان و باوکو و دایکمان لە ئازادکردنی مانگی ڕەمەزان ئەژمار بکە و حساب بکە، چەکی عەفومان پێ بەخشێ لەم مانگە پیرۆزەدا، زیاتر تەوفیقمان بە ئەو چەند ڕۆژی مانگی ڕەمەزان ماوە بتوانین بە لەشساقی و بە عیبادەت و بە ذکر و بە تەمجید و بە تەقدیس و بە تەحمیدی پەروەردگار بیبین بەسەر، خوای بە ئیمانمان ژێنە، بە ئیمانمان مرێنە، بە ئیمان و زیندومان کەرەوە، ئیسلاحی حاڵی خۆمان و خانەوە ماڵ و منداڵمان بکە، لە بەڵاوە باو نەخۆشی و ناخۆشی هەموو لایەکمان پارێزراو کە ئەم نەخۆشی کۆرۆناش کە ڕووی لە جیهان کردووە، خوایە هەموو لایەکی لە پارێزراوکەی، بە تایبەت کوردستان، بە تایبەت شاری سلێمانی و هەموو وڵات و هەموو مسلمانان پارێزراوکەی، خوایە ئەوەی تووشی وەشفا عەز بۆ پەلەی بۆ بنێرە، ئەوەی تووشی نەوە تای سەلامەت بووە، خوایە سەلامەتری کەیت و هەموو لایەکمان سەلامەکەی، دڵ و دەروونمان نورانی کەی بە نووری قورئان، هیدایەتمان دەری بە قورئان، یا ڕەبی خوایە گیان بەو قورئانە لێمان خۆشبی، بەو قورئانە بەرزمان کەیتەوە، بەو قورئانە سووک و ڕسوا و ناڕەحەتمان نەکەی لە دنیا و لە قیامەتە، لە ڕۆژی قیامەتشا لەژێر ئاڵای لا ئیلاهە ئیلا الله محەممەد ڕسوڵ عەرشمان بکەی، لەژێر عەرشی خۆت و سێبەری عەرشی خۆتا بین، لەسەر چیمەنەکانی باش لە خزمەت ڕەسوولی ئەکرەما بین، بە خزمەتی پێغەمبەری نازدار و ئەسحابی پێغەمبەری نازدارە بین، ئەو پێغەمبەر نازدارە سەڵات و سەلامی لەسەر بێ، بانگمان بکە و دەرمان نەکا، بە دەستی مبارەکی جوانی خۆی ئاوی کەوسەرمان باتێ، لە توینەتی نەکبەتی دنیا و قیامەت ڕزگارمان بێ. آمين آمين. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين، والسلام عليكم ورحمة الله وبركاته.